قوتابخانەی تۆپی دەربەنیخان پرۆژەیەکی وەرشیە ئامانجمان لێی پەروەردە فێرگردن بنیاتنانە ئێمە لە ماوەی ڕابردوودا بەشداری حەوقلمان کردووە لە یەکێکی 2021 تا ئەم بەروارە لە هەر حەوقولەکەدا بووینەتە پاڵەوان لەسەر ئاسی کوردستان و پارێزگای سلێمانی و گەرمیان و زۆر شوێنیکە بەشداریمان کردووە ئەم گروپەمان ئاستەمەنی 2013 بۆ 15 ئێستا ڕایەنانەکەن لە 2005 بۆ 2015 فێرخوازمانەیە 120 فێرخوازمانەیە فێرخوازی کوڕ و فێرخوازی کچیشمان هەیە. پشتمان بەستۆ بە ڕاهێنەرانی بڵین خاوەن شەهادە و خاوەن پێگەی هەم جەماوەری و هەم شەهادەدار و هەم بە ئەزمون لە شاری دەربەندیخانە و ئامانجی سەرەکیشمان پێگەیاندنی یاریزانانە بۆ یانەکەمان و بۆ دەربەندیخان و بۆ کوردستانیش بەگشتی. Ana evge pır boya, bacike, frengine, işte böyle meyve çeşitli var. Kilo biberi en düşküvi, fakir genkar besini 10 milyona hatta 10 milyona ya. Evet sonra zira pari tuş, evet kiloyu 10 milyon. Evet zira ve buraya tuş kiloyu 25 milyon. Evet sonra etli kiloyu 15 milyon. Havine eme yerliydi, em kiloyu dedi 2 milyon 3 milyon. Abi یک کاره دگل است یک ملاته که فقیر زیر نکاره وان تشتا بستینه تمام تشتاش بواه هی والا 30 میلیون جای راست میدی بانا وی روزه دو 30 میلیون اما انا تو چقدر زنگی بیشت کاری بستنی ناخیر کس که زیر کاره والله این مروه های باره شیبه خدا شاهد من کاره اینا کوی کن کاره دنام فقیر نمینا شرق همه نمینا آلی بیالی والله لساڵەکان لە فەسڵی بەهار ئەمە ناوی ڕێوازە حدودەن 20 تا 25 ڕۆژ ماوەیە تر ساڵ هەست ساڵ نییە یەک دەرمیانە ساڵ هەست بەسڵا ئێژن پێی نێرە ساڵ هەست مێژکەس نییە تر ئەمەجە چۆن بێژن شغڵێک کاز بە فەسڵی کەسێکە وەسیلەیان بێ ئێمە خۆمان نایسە بەیانی سۆح سعات 5-6 چوین لە دەو قەڵاشەخان ئاودمان بۆ شوێنەی لە دوور کەسێکە وەسیلەیە ناکرێت ئەم ڕێوازە لە فەسڵ بەهارە هەست ئەوە مانگی بیشە و ئەگوزەرەی لە بەهار ئەوەڵ نۆرۆز دوای نۆرۆز ئیتر شرۆ ئەوێ حدودەن بیشە و مانگی بیش و ئاوە هەست ها لەم کێفەلەوە ئەچینەی تێرین ئەم بانجادەیەمەی بێکارین کاریگەرین و کارێ شغڵێکمان نییە ئەی تێرین ئەیفرۆشینەوە عەدەیەکمان ئەیفرۆشینی تر شارستانی و مەریوانی و کورسانی و تێن هەلە بەرەو بەسەی لەو ئەوەڵۆینە 15,000 و لەوە لا کەم 10,000